ماوەر و خەڵکەتێک و شەرەی بادینان دەکەم کە ئاوا بە بوێرانە دێن قسە و ناڕەزایەتەکانی خۆیان دەمامک و پەردەی یان بڵێن ئەو دوورگەی بەرمۆدا کە بادینا بوو بۆ دوورگەی بەرمۆدا بەڕاستی لە دوای تیرۆ ئەو هەموو تیرۆرە سیاسی ئەوەی ئێستا لە بادینان دەبینم بڕوا بکە لە دەڤەری سۆران ئەو جورئەتە سیاسیە نییە کە ئاوا شەڕی ڕاستەوخۆ لەگەر بنەماڵەی مەلا مستەفا دەکرێتن دەمامچیان هەڵدەدرێتەوە تاوانەکانیان هەڵدەدرێتەوە من دەستخۆششی زۆر گەرم هەر لە کاکمەکیرە بۆ هەموو ئەوانە دەگەم کە بەشدارن بە بچووکترین شت کە دەنگ هەڵدەبڕن ئەمە لە بۆما دەڤەر ینی بەرەیەکی گەورەی کردیتەوە و شەڕکەتە ناو قوڵایی ماڵی مەلا مستەفا کوێستا دەبیندرێ لە دەڤەری بارزان لە مێرگە سۆر لە بادینان خەڵک قسە دەکات دەنگ هەڵدەبڕێ بەهەرحاڵ من نامەوێت کاتان زۆر بگرم من وەکو هاوڕێیەک شەید ڕەوف دەتوانم بڵێم ئێمە خوێندکاری شەید ڕەوف بوون پارتی ئەوانەی کوشت چزەکی ئامێدی شەید کرد ڕەوف ئاکرەی شەید کرد بەس ئەوە دەبینن ئێمەمانان لە جیاتی وان دە هەندە شەڕ دەکەین دە هەندە ئازاریان دەدەن ئەوان ویستیان ئەو دەنگانە کە بکەنەوە نەیانزانی ئێستا قوتابی خوێندکاری ئەوانە سەنگەریان لێگرتوونە لە ئەوروپا من دەبارەی دەکەمەوە کە ئەوە خۆشیش نییە تحەدای هەموو قیادەی پارتی ماڵی مەلا مستەفا و ماڵی تاڵەبانی دەکەم ئەگەر جورئەت بکەن وەکو 2 ساڵ لەمەوبەر بە کەیفخوان لە شەقامەک بسوڕێنەوە ئەوانە ترسنۆکن ئەوانە بەس بۆ گیانی خەڵکی هەژار ئازانە ئەگەر جورئەتیان هەیە با بفەرمونون ڕۆژێک سیمینارێک بکەن کۆنفرانسێک بکەن وەک کۆن ناوێرن ئەوانە بەزە بۆ گیانینگۆ ئازانە لەبەرەوەی لێرە یاسا هەیە قانونەیە من لەسەر شەید ڕەوف هەندێک زانیە کاکمەکی باسی کرد کە بە بڕیاری مەسعود بارانی شەید بووە لەبەر ئەوەی شەید ڕەوف تێکەڵاوێکی خێزانیان لەگە ماڵی مەلا مستەفای هەیە لە ژن کەس جورئەت ناکە لە خانەوادەی ماڵی مەلا مستەفا بکوژێتن ئەگەر ئۆکەی ماڵی مەلا مستەفای تێدا نەبیت ئەوە بەس بۆ زانیاریتان بۆیە بڕیارەکە لە خودی مەسعود و نێچی دەرچووە لەو کاتە و دوو من هاوڕێیان یعنی شەید ڕەوف کەسێکی زۆر مەزن بوو بڕوا بکەن ئەگە سلێمانی و شیروان مستەفای وەکو ڕەمزەکی مسەقەفی دادنێ دەبێ بادینان شەید ڕەوف یەکێک لەو منەزرە گەورانەی کورد بوو لە هەر چار پارچە یعنی من نمونەیەک لێرە دەڵێم ئۆجەلان ساڵی 92 کە چوون هەم لە بۆ شەڕی ناوەخۆ کە هەوڵیان دە تاڵەبانی ڕەوانی کردن گوتی بەڵکو شەڕ نەبێتن بەڕاستی ینی هەوڵێکە بوو شەید ڕەوف وەسید بوو لە نێوان بەرەی کوردستانی و ئەوەی هاتەوە کۆمەڵێک ئەکترائی ئۆجەلانی شێنە ئۆجەلانی شێنە کە شەڕ ڕوو نەدا هەموو هەوڵەکیاندا لەوێ قسەی دەکرد شەید ڕەوف ئۆجەلان گوتی ئەگەر ئەو ڕێکخراوەی توابی ئەمن یەکەم ئەندام ئەم بکە ئەندام ئەوە لەبەر چاوی هەموو ئەوەی بە ڤیدیۆشەیە یعنی ئۆجەلان معجب بوو بە شەید ڕەوفی هەموو ئەم بۆ خۆم دانیشتبووم لە کۆنگرەیەک جەلال تاڵەبانی گوتی بە شەید ئارامان گوتی سوود لە شەید ڕەوفاکرەی وەربگریت یعنی شەید ڕەوف ئابووریزانێکی گەورە بوو ڕۆشنبیرێکی گەورەی گەلەکەمان بوو ئەمە لە بادینان کەم هەڵدەکەویتن یعنی ئەگەر بە هەڵە تێمەگەن لە گەرمەی قەیرانی ئابووری هەستان تیرۆریان کرد لە گەرمەی قەیرانی ئابووری کە 92 ئەو کات هەمومان لە بیرمانە تەسەورکەن ئەو پارتیە هەموو هەوڵەکی لەگەدا بیکاتە پارتی تەسلیمیان نەبوو بۆیە تیرۆریان کرد هەموو قیادەی کوردی بەگچکە و گۆرۆ شەرمیان لێ دەکرد لەبەرەوەی ئەوەندە پاک بوو ئەوەندە دڵسۆز بوو کاکمەکی 91 کاتەوە خەڵک هەموو مەسەڵەن کۆسرەت لەگەری بووە نەوشیروان لەگەری بوو مەلا بەختیارەوانە هەموو منازەرەی فکریان پێکەوە دەکرد لەگەر ئەو قیادان لەگە جەلال تاڵەبانی ئەو نێچیرە پێدەگوت مامۆستا ڕەوف ئاکرەی بڕوا بکەن ئەگەر تەسلیمیان باە دایان کردە ملیۆنێر هەموو پێیان دەگوت بەرپرسی بادنا کەچی لە ڕێکخراوەگەیشی دەکرد هەستە چوزێڕی هەموو خێزانەکەی خۆی فرۆشتە بە ئەو ڕێکخراوەی بەستیم بەوانە نەبیتن لە ڕێکخراوەکی هەژار بۆیە من هەر ئەوەندە دەڵێم شەید ڕەوف ئێمە لە هەولێر بوون دوایین شت باکاتت نەگرم کاکمەکی کوڕەکە ئەوەیە هەر یەک جورئەتی گەورەی شەید ڕەوف سوور دەیزانی شەید دەبی بۆیە بە ئێمەی گوتوتی من دێم بۆ هەولێر تەواو بادینان کەڵکی نمایە بەس کاوە و کارزانی کوڕم لە قوتابخانە تەواو بن ئەمن دێن لە هەولێرە دەژین بادینان بوویتە جەنگەڵستان دەیانزانی شەید دەبی 5 ڕۆژ یعنی 10 ڕۆژ کەم بواریان بدا بە شەید ڕەوف قوتارە بوو دەهاتە هەولێر لەبەرەوەی سوور دەیزانی
مانگێک کە گرتیان خۆپشاندانەکە وابوو هەر چا دەوروبەرمان لە هەولێر گیرا هەموو کەس دەزانێت سەقەت و ئامی شەرناخ هەر چا دەوروبەرمان گیرا 200-300 چەکداری بەرەی کوردستانی بوو چەکیان لێمان ڕاچی شەید ڕەواوە ئاڵای کردەوە دروشمی کردەوەتی وەرن لە من بدەن بە دروشم بە پێشکەت هەمووشمان بە پێشکەتی شەید ڕەوفیان گرت شکەنجەیاندا لە کاتێکدا هەموو بەرپرسەکان شەرمەدە هاتە دەرێش بەس لە بەوری بدایەت پارتی ڕێی نەدەدا بە ئازاد بکرێت خودی جەرات تاڵەبانی کۆسرت کەدبنە دوێ کە بەریدا دوای 1-2 مانجی شەیدی کرد یعنی بە بەرنامەش هێنایانە دەرەوە تاوەکو شەیدی بکەن لەبەرەوەی وەکو خۆت گوتی لە ناو زیندانەوە نەبوو من قسەی کۆتایی نامەوێت کاتان بگرم هەر ئەوە دەڵێم هاوڕێیان ئەوەی ئێوە دەکەن ڕابوونە ئەوەی ئێوە دەکەن پارتی هەموو هەوڵی تیرۆری ئەوەیدا ئەو هەموو تێکۆشەرە شەید کرد ئاوە دەنگ هەڵ سەر هەڵ نەدا دەنگی بادینەکان سەر هەڵ نەدا کەچی ئەمن بە خۆشحاڵیەوە دەبینم ئێستاک بادینەکان زۆر لە دەڤەری هەولێر و سلێمانی جەریئتر گوێرانەتر قسە دەکەن و دەستخۆشیتان لێ دەکەم و من دڵنیاتان دەکەم و دڵنیاتەکەم دەکەم ئەوانە ئەوەندە ترسنۆکن ئەوەندە ترسنۆکن ئێستا لە ناو ماڵەکانی خۆیان کە دێنە دەرێت سەردەینە ئەولەنەوەک یەکێک ئەوەیان بکە لێیان بدا لەبەر ئەوەی مرۆڤی ترسنۆک بێ بیر و باوەڕ مرۆڤی دەست زۆر ترسنۆکە ئێمە لە ئەوروپا دەیان بینین چ واستەیەک دەکەن چ جوابێکمان لۆ دەنێرن بەس نەکەوینە دوات وە سەدبارەی دەکەمەوە بۆ ئەوەی باش بزانن کامەی مەسئولی ئەمنی و گەورەی لەو فازڵ مجریمە گەورەی لە هەر یەکەشان ئەگەر جورئەت دەکا بابێ لە ئەوروپا سەر دەربینیت دنیایەک ڕێز و خۆشەویستی نەمری بوو هەموو شەیدانە مژدەی خۆش لە بادینان هەیە کە ئاوا ئەوەی ئێوە دەیکەن من دڵنیام ڕابوونێکی گەورەیە و کاریگەری هەتا لەسەر دەڤەری سۆران هەیە دنیایەک ڕێز و خۆشەویستی بوو ئێوە زۆر سپاس کا قادر زۆر سپاس سێواڵت هێژا کا قادر هەلبەت هەواڵێکی نێزیکە شەید ڕاو ئەکرەی بوو ساڵەها ساڵە پێک بە خەباتە کری داخوازش بکرد کوت بەرنامەیدا بێت بەشدار بیجبەر و ماڵباتاوان نەڤیان بەشدار بن ئەنزانم ئەگەر چنە ترسە بەرژەوەندیە ئەستێناگە هەم کەسێکیش مرۆڤی بێتە کوشتنێ بابێ من بێتە کوشتن برێم بێتە کوشتن ئەس ئێدیش چ بترسم ئەمێت بێژن ئەمێت کەینە حەوار ئەوێت ترسن ئێدی ئەم ناترسین ئەوێت ترسن ئەم ناترسین ئەوێ ڕۆژێت وایە دیبایکەنە بەلێ برا کەرەم کە ئەلو